سلااوڕێز خوێندکاری ژیر بابەتی بیرکاری بە سویدی ماتەماتیک بۆ سوێنسکە وانەی ئێستا دەربارەی ستورلێکس ئۆردنینگ یان ستورلێکس ئۆردنە بەواتای ڕیزکردنی ژمارە. هەندێک جار ڕیزکردنەکە فڕۆن مینست تیل ستۆشت ئەو دێی پێویستە دەکرد لای دەبەم لە گچکەوە لۆ گەورە یان لە بچووکەوە بۆ گەورە. هەندێک جار ڕیزکردن لە گەورە لۆ بچووکە، بەڵام ئێستا لەو پرسیارەی ڕیزکردن لە ژمارە گچکەکە لۆ ژمارە گەورەکە، واتە ژمارە گچکەکە لە لای چەپ دەنووسم چونکە بە سویدی لە لای چەپ لۆ ڕاست دەنووسرێ. پرسیارەکە چییە؟ På en resa genom tid och rum möter du en robot. ڕۆژێک لە ڕۆژان گەشتە چیرەکەی ڕۆبۆتەکی دەبینی. För att komma ur en knipa måste du lösa ett pussel. هەتا ئەوەی لە کێشەک یان کێشەک بزانە شتێک پرۆبلێمەک هاتیتە ڕێت، دەبی چ بکەی؟ دەبی پوسلێک چارەسەر بکەی، حەلیکەی. پوسل چییە؟ واتە مەتەڵ. Du får 4 märkliga tal. 4 ژمارەی تۆزەک ژمارەی نائاسایی مێرکلیک سەرسوڕهێنەر. فڕۆن ڕۆبۆتن ڕۆبۆتەکە 4 ژمارەت پێدەدا و داوا دەکا ئەو ژمارانە دووسکە ستورلێکس ئۆردنە فڕۆن مینست تیلستۆشت. ئەو ژمارانە ڕیزکە لە گچکە لۆ گەورە. ژمارە یەکەم ئەو ژمارەیە کە دەیبینین و ژمارەی دووەم و ژمارەی سێەم و ژمارەی چارەم. ئێستا ئەمن باز دەکەم کو بیر بکەینەوە هەتا ئەوەی وەڵامی ئەو پرسیارەی بدەینەوە. ژمارەکان ئەوەتان یەکەم جار پێش هەموو شتێک بڕۆ تەمەشاکە بزانە کە دەبینین هەمویان دوو کەواتە سەیری دووەکەی هیچ مەکە چونکە هەمویان دوونە، تەنیا بژمێرە بزانە هەر ژمارەی لە چەند ڕەنووس پێک هاتیەواتە لە چەند سیفرە بە سویدی کە پێ دەڵێن سیفرە. ئەو ژمارەیە وەچی دەبینین 4 سیفرەیە، 1 و 1 و 0 و 1. ئەو ژمارەکەی دی 5 دانەیە، 1 0 0 1. ژمارەکەی خوارێ دیسان 4ە، ئەوەش هەر 4، واتە 3 دانەیان 4-ن، یەکە چیشیان 5. یەکسەر دەبی ئەمن بزانم ئەو ژمارە سۆرە چونکە 5 دانەیە لە هەمویان گەورەترە، کەواتە یەکسەر لێرەی دەنووسم. ئەوە زانیم تاڵی 2 ئەلێرە دەنووسرێ. ئێستا سێیەکەی دیماینە بزانم کامەیان گەورەیە و کامەیان گچکەیە، باوانە بسڕمەوە. ئێستا تەنیا ئەو سێیانە بەراورد دەکەین، ئەوە و ئەوە و با بە ڕەنگەشکە بی هەتا ئاسان بی و ئەوە. هەمیشە لە بەراوردکردن لە دەستی چەپ دەست پێ دەکەی. هەمویان هەرسێکیان یەک کەواتە هیچمان بە هیچ نەکرد. پاشان دووەم ڕەنووسی دیسان لە دەستی چەپ بەراورد دەکەی، ئەویش لێرە 1 لێرە 0، ئەو سفرە بەراورد ناکەی ببورن، لێرە 1 لێرە 1، کەواتە هێشتا هیچمان بە هیچ نەکرد چونکە هەتا ئێستا وەکو یەکن. پاشان کامەی بەراورد دەکەم ڕەنووسی سێم لە دەستی چەپ لێرە 0 لێرەش 0، دیسان ئەو سفرەی دەبی ئەو هالێ بکەم هەتا بەراوردی نەکەم، لێرە 0 لێرە 1 لێرەش 0، واتە یەکەکە لە هەمویان گەورەترە. یەکسەر دەچم ئەمن لێرە نووسی بووم ژمارە 2، ئێستا زانیم ژمارە 3ش ئەوجا گەورەیە. ئێستا مایە تەنیا 2، ئەوە مایە لەگەڵ ئەوەی. تەمەشا دەکەم ژمارەی تاڵ ئێت لەسەرەوە یەکی هەیە، ژمارەی تاڵ 2 لەسەر کە لە ژمارەی تاڵ فیرە 0، کەواتە تاڵ 1 گەورەترە، ئەوجا لە هەمویان گچکەتر تاڵ فیرەیە، ئەوها ڕێزیان دەکەی.
واتە تاڵ ڕەنووس بە ڕەنووس بابیان نووسمەوە تا بزانی کووە 1-1-0-1 ئەوێ دیکە 1-0-0-0-1 ئەوە لە هەمویان گەورەترە چونکە ژمارەی ڕەنووسەکانی زۆرە پێویست ناکە بینووسمەوە ئەوانی دەنووسمەوە 1-1-1-1 ئەوەی خوارێ 1-1-0-0 بەراوردەکە ئەو هەیە ئەوانە لەگەر یەک بەراوردەکەی وەکوویەکە پاشان ئەوانە لەگەڵ یەک وەکوویەکە پاشان ئەوانە ئەوەی یەکە لەوانی دی گەورەتر کەواتە ئەو تاڵە لە هەردووچیان گەورەترە ئەوەش ڕۆیشت ئێستا بەراوردی ئەوانە هەردووچیان سفر بوون کەواتە بەراوردی ئەوەی دەکەی ئەو تاڵە گەورەترە لەوەی بەو جۆرەی دەبی لە لای چەپەوە بەراوردکەی بزانی کووە ئێستا ڕێزکردنەکە ئەو هەیە ئەمە لێرە باسی کە ئەتوزانیت کوو ڕێز دەکەی لەمە و پاش هەرچ ژمارەیەکت لۆ هات بەو جۆرەی هەروەکو کوو بەراوردی 3-4-7 دەکەی لەگەڵ 3-41 وەکوویەکە چونکە حەفت گەورەتر لێ کەواتە ژمارە 341 گەورەتر لە 347 گەورەترە لە 341 بە هەمان شێوە بەراوردی ئەو ژمارانش دەکەی هیچ جیاوازی نییە بەڵام هێشتاش دەچم سیدەکت پێنیشان دەدەم کە بەخۆت کە پرسیارەکان وەڵام دەدەیەوە دەچی ئەو سیدەی بزانی ڕاستت کردیا یان نا دەچینە ماڵپەڕی گوگل لە ماڵپەڕی گوگل دەنووسین ئۆنلاین کالکولاتور ئەوها دەنووسین دەچینە گوگل یەکەم شت ئەوها دەچیە گوگل دەنووسی ئۆنلاین کالکولاتور ئەوهای دەنووسی کە ئەو هات نووسی دەی کلیک لەسەر ئێرە دەکەی ئۆنلاین کالکولاتور کە کلیکت لەسەر ئەوێن دەرکرد دەچی لێرە کلیک دەکەی لەسەر ئەو دوگمەیە دێ ئێرە کە هاتیە ئێرە ئەو ژمارانەی کە هەیتت لەو جۆرەی کە هەت بوو دوو لە خوارێ دووەچی گچکە هەبوو ژمارەکان بەو جۆرەی دەنووسی بۆ وێنە با بچم تەمەشاکەم بزانم ژمارەکان چ بوون بۆ وێنە 1-1-0-1 دەنووسی 1-1-0-1 یەکسەر پێت دەڵێ ئەو ژمارە تەمەشای ئەو سێزدەی دەکەی دەکا ژمارە 13 بەڵام ئەوە بە جۆرەشکە نووسرایە پێیان دەڵێن بینارە تاڵ ژمارە 13 ئەوەی ڕاستی بێ ئەو ژمارە تەمەشای دەسیماڵ تاڵی دەکەی ئەو ژمارە 13 ئێستا زانیت ژمارە یەکەم 13 ئێستا دەچینە لای ژمارەی دووەم بزانین ئەو چەندە ژمارەی دووەم چەند بوو ببوورە ژمارەی دووەم 1-0-0-0-1 ئەو هابوو ئەو ژمارەی حەڤدەیە واتە حەڤدە گەورەترە لە 13 بە هەمان شێوە ژمارەکەی دی 1-1-1 4 دیسان دێنەوە ئێرە ئەو ژمارەش 15 ئەوەش باشە کەواتە 13 و 15 و 17 ئێستا مایە ژمارەکەی لە هەمویان گچکەتر ئەو هابوو ئەو ژماریش 12 کەواتە بەو جۆرەش دەزانی کامە ژمارە گەورەیە و کامە ژمارە گچکەیە بەڵام بێگومان ئەتوو ئەو سیدایەت لە کنیە لە کاتی تاقیکردنەوە شتیوە کەواتە بەخۆت دەبی فێربی ژمارەکان بەراوردکەی سەبرت هەبی تۆزە هیچ خێرا و پەلەپەل لە خۆت نەکەی هەتا شتەکەی بەباشی تێدەگەی ئەو ژمارانە هیچی جیاوازیەکیانە لەگەر ژمارەکانی دی کە بەراوردیان دەکەی هەموو کاتوە زۆریش لێی زیرەکی ئەوە تەواو ئێستا بچمە لای پرسیارەکی دیکە پرسیارەکەی دی چییە؟ بزانم پرسیارەکەم لە چێ نووسە لێرە پرسیارەکە دەڵێ ئێنتاڵس سیفران ئی ئێتتاڵ ئار هێلفتەن ئۆف تیۆتاڵ سیفران ژمارەکت هەیە خانەی یەکانی نیوەی خانەی دەیانیتی کەواتە ئەوە باشە دوایە
tiotal siffran är 3 gånger så stor som 100-tal siffran. خانەی دەیانیشی 3000 گەورەترە لە خانەی سەدانی. ئەوجا 100-tal siffran är 2. خانەی سەدانی ژمارە 2. vilket är talet ئایا ژمارەکە چییە؟ پاشی ئەوەی ئەو پرسیارەی 2003 دەخینەوە تێدەگەی کە ژمارەکەت هەیە لە 3 خانە پێک دێ. خانەی یەکان ئەو سۆرە، خانەی دەیان ئەو زەردە، خانەی سەدان کە 100-tal سیفرەیە ئەو کەسکە. یەکسەر نووسرایە 100-tal سیفران 2. ئەوە زۆر باشە، زوو دەچی دووەکەی خۆت لێرە دەنووسی. ئەوجا نووسرایە خانەی دەیان 3000 گەورەترە لە خانەی سەدان. واتە ئەو ژمارەی لێرێ بە 3000 گەورەترە لەو ژمارەی. زۆر ئاسانە دەنووسی. باشە 3 جاران 2 دەکات چەند؟ یەکسانە بە 6 کەواتە پێویست ناکە بنووسی 3 جاران 2 دەنووسی 6. با بە زەردی بنووسم هەتا دیاربی لەو خانەیە. جوانیشم نەنووسی 6. ئێستا ئێنتاڵ سیفران خانەی یەکان هێلفتن، نیوەی، واتە ئەو ژمارەی کە لێرەیە نیوەی ئەو ژمارەیە. کەواتە نیوەی 6 چەندە؟ 6 دابەش 2 دەکات 3. کەواتە ئەو ژمارەش 3. ژمارەکەی تو چەندە؟ 263. نابی لەو جۆرە پرسیارانە پەلەپەل بکەی. هەمیشە لەو جۆرە پرسیارانە باشترین زانیاری لە کۆتاییەکەیە. هەمیشە ئەو هەیە. باشترین زانیاری لە چێندەرە لە پێشەوە نییە، لە کۆتاییەکەی دەبی ئەتولۆی بگەڕێەوە. لە کۆتاییەکەی لێرە ئەو دووە زۆر بەکەڵکرد دێ، هەموو زانیاریەکانی خۆت لەسەر ئەو دووەی بنیات دەنێی. هیوادارم ڕوون بی ئەو دوو پرسیارە و هەتا وانەیەکی دیکە